بۆ خۆتان نەزانن لە دوو ڕۆژی ڕابردووە ئێمە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەزی لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی ڕێکخراوە ژینگەیەکان و پارتی سەوزی کوردستان لەسەر ئەو لەشکرکێشەی دەوڵەتی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان و تێکدانی ژینگە و سروشتی هەرێمی کوردستان بە تایبەتی پارێزگای دووەک. بۆیە ئێمە ئیمڕۆ لە بەردەم بارەگای نەتۆ یەکگرتووەکان لە شاری سلێمانی ئێمە ئیمڕۆ سکاڵایەک تۆمارەکەین کە ئێستا نوێنەری کۆمیسیاری باڵای نەتۆ یەکگرتووەکان لێرە حزوری هەیە. ئێمە ئەو یاداشتی تەقدیمەکەین کە بیگەێنێتە شوێنی خۆی لە ئیشی لەسەر ئێمە هەر نەوەکو ئەمەی کە ئێسایکەین کە بڵێن هەست کاڵایەک بێت تۆمارەکەین ئێمە بە دوواچوونیشی بۆەکەین کۆڵ نادەین لەو مەسلەیە. ئێمە پێمان وایە ژینگە و سروشتی کوردستان هێڵی سوورە هەج لایەنێ هەش دەوڵەتێ هەش کەسێک دەستی بۆ بەرێ ئەمە مافێکی گشتیە. بۆیە ئێمە لەم مافە گشتیە خۆش نابین و لە هەمان کاتیشە داواکەن لە نەتۆ یەکگرتووەکان کە قەرەبوو زیانی مادی و معنەوی خەڵکی بادینانی خۆشەویست بکاتەوە کە ئێمە نزیکەی ملیۆنێ دار بەرەوسەرەوە لە ناوچوە بەدەل لە دار و ڕێژەی سەوزایی ئێمە چەندین ئاژەڵی کێوی و ئەوانش لەو مانتقەیە هەمووی براوە. بۆیە ئێمە ئێستا یادداشتنامەکەمان یان سکاڵاکەمان تۆماری نوێنەری بەڕێزی نەتۆ یەکگرتووەکانەکەیت. کاکەمانەکان فەرموو ئەمەوەیە بە هەر سێ زمانەکەشە بە ئینگلیزی و عەرەبی و کوردی نووسراوە. ئێمە ئێستا چاوەڕێنەوە ئیمڕۆ سکاڵاکەمان تۆمار کرد هەتاکو هەفتەیەکی تی چاوەڕێ بینزانین هەڵوێستی نەتۆ یەکگرتووەکان چییە لە مەسەلەی ئەم پرسە. هەر ئیمڕۆ ئێمە پەنابەرانی کورد لە ئەوروپا لەسەر خەتن ئەوانیش سکاڵاکەیان بۆ ئەنێرین داوایان کردووە لە ڕێی خۆیانەوە بینێرنە ڕێکخراوە نێودەوڵەتەکان بە تایبەتی ڕێکخراوە ژینگەیەکان پارتی سەوزی وڵاتانی ئەوروپا هەموو شوێنێکی لێگادارەکەینەوە. یعنی ئەمە کۆڵ نادەین بۆ مەسەلەیە کۆڵ نادەین. ئەمە ئیتر ئەمە سکاڵایە تۆمار کردەوە خۆیتر نەتۆ یەکگرتووەکان و ئانە خۆیتر خۆیان بە عوزمەیە وڵاتە و جیان نەزانن. یعنی ئیتر ئەگەر ئەوەی چی پێ نەکرێ بچین پەنا بۆ بکەوتر بەری. یعنی ئیتر خۆ ئەمریکا نوێنەری هەموو وڵاتەکان لە نەتۆ یەکگرتووەکانە ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی وڵاتانی ئەوروپا هەمووی لە نەتۆ یەکگرتووەکانە. واتە ئێمە ئیمڕۆ بەڕەسمی داوامانە بەوان هەر باش بوو ئیمڕۆ کە هاتنە سەر خەتووانە خۆتان نەزانن زۆر جارێ خۆ لە هەولێر گەنجێکە هەر سووتە هەر نەژاتنە پێشەوە. ینی ئیمڕۆ هاتوونە بەدەم داواکەی ئێمەوە هاتوونە ئەمە لیشمانەیە ئیشی لەسەرەکەی چکە ئێمە کۆڵ نادێن بۆ مەسەلە. مە هەر بۆ خۆی کە ئێستا ئێوە لێرە ئامادەن و بینرێک کە مەژێکی ترە لەو هەنگاوانەی ئێمە کە لە بواری با بڵێن یەکێ لە هەنگاوەکانی کۆمەڵی مەدەنیە کە ئەم سکاڵایە بۆ خۆتان نەزانن کە ئەمڕۆ لێرە یاومانە بە نوێنەری نەتۆ یەکگرتووەکان لە سلێمانی بە دوواداچوونی تریشمانە بێ و بابەتەکە گەینینە پەرلەمانی عێراقیش و هەنگاوی کێشمانە بێت. ئەوە هەمووی ئەو هەوڵانەیە کە لە بواری کۆمەڵی مەدەنی ئایرێت بەرامبەر بە ژینگە چکەوە پەیوەندی بە هەموو تاکێکی کۆمەڵی ئەم وڵاتە و هەتا تەنانەت دوجار جیهانیشەوە هەیە چکە ژینگە ئێستا بۆ خۆتان زانن دەیان کۆنگرەی گەورەی لەسەرکرێ لە ئاستی ینی وڵاتانی جیهانە و بابەتێکی زۆر گرنگە هەم بەلای ئێمەشەوە هەم بەلای جیهانیشەوە بە تایبەتی ئەگەر بۆ نمونە گرنگ نەبووە بەلای نەتۆ یەکگرتووەکانەوە ئەمڕۆ لێرە نوێنەرایەتیان نانات بۆ وەرگرتنی سکاڵاکە و ئێمە بەردەوامین لە هەوڵەکە و نەوەستاوین و سوپاسدانەکەین.